هێرشەکەی هەفتەی ڕابردووی سوپای قەوارەی زایۆنی بۆ سەر دەوحەی پایتەختی قەتەر ڕەشەیە لە بوونی وڵاتانی عەرەبی و وەک دەوترێت ئەوەی ئەمڕۆ لە دراوسێکەتە سبەی دێتە بەردەرگای ماڵی تۆش. بۆیە شەقامی عەرەبی و چاودێران چاوەڕوانی بڕیار و دەرەنجامەکانی کۆبوونەوەی لووتکەی سەرانی وڵاتانی عەرەبی ئیسلامین تا بزانن هەڵوێستیان لە ناڕەزایەتی و سەرکۆنە دەردەچێت. دوو ساڵە جەنگی کۆمەڵکوژی و سڕینەوەی فەڵەستینیەکان لە کەرتی غەزە بەردەوامە و وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەڵوێستێکیان بە قەبارە و قورسی ڕووداوەکە نەبووە کە قەوارەی زایۆنی و پاڵپشتیکارانیان لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا ناچار بکات سنوورێک بۆ خوێن ڕێژیەکانیان دابنێن. بۆیە کۆبوونەوەکەی دەوحا بە تاقیکردنەوەیەکی جددی بۆ توانای ڕژێم و وڵاتە عەرەبی و ئیسلامیەکان دادەنرێت کە هەڵوێستەکانیان لە سەرکۆنە و ڕاگەیەنراوەوە بۆ کردار بگۆڕن. پێشبینی دەکرێت لووتکەی دەوحە چەند بژاردەیەک تاوتوێ بکات. یەکەمیان و لاوااسترینیان سەرکۆنەکردنێکی ڕوونی هێرشەکەی سەر دەوحەی پایتەختی قەتەرە بەو پێی ڕەفتارێکی مەترسیداری لێدانە لە سەروەری وڵاتێکی عەرەبی ئیسلامی. دووەم، جوڵەی دیبلۆماسی لە ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێو نەتەوەیەکان. سێمیش گرتنەبەری ڕێو شوێنی ئابووری و میدیایی وەک هەڵپەساردنی پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ قەوارەی زایۆنی تا ئەو کاتەی دەست درێژیەکانی بۆ سەرکەرتی غەزە ڕادەگرێت. گەلانی عەرەبی و ئیسلامی چاوەڕێی بڕیار و هەنگاوی یەکلاکەرەوە دەکەن تا چیدی قەوارەی زایۆنی دەست بۆ شکاندنی سەروەری خاکی هیچ وڵاتێکی دیکە درێژ نەکات و جگە لەوەش داوا دەکرێت ڕێڕەوی سنووری ڕەفەح لەگەڵ کەرتی غەزە بکرێتەوە. باڵیۆزەکانی وڵاتانی عەرەبی لە قەوارەی زایۆنی بکشێنرێنەوە، سەرجەم مامەڵە بازرگانیەکان لەگەڵ قەوارەی زایۆنی ڕابگیرێن، ئاسمانی وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە بەرامبەر فڕۆکە مەدەنی و سەربازیەکانی قەوارەکە دابخرێن. قەوارەی زایۆنی لە دوای دەستپێکردنی هێرش و پەلاماری بۆ سەر کەرتی غەزە لە 7 تشرینی یەکەم مانگی دەی ساڵی 2023ەوە پەلاماری هەر یەک لە لوبنان و سووریا و یەمەن و ئێران و عێراقی دا و بە هێرشکردنە سەر قەتەریش کە ڕۆڵی سەرەکی لە هەوڵی گەیشتن بە ڕێکەوتنی ئاگربەست دەبینێت، نیشانی دا هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی مەترسی پەلاماردانیان لەسرە و هیچی پارێزراو نین. بۆیە پێویستە وڵاتانی عەرەبی و ئیسلامی ڕووداوی هێرشکردنە سەر قەتەر و لووتکەی دەوحە بە هەلی مێژووی دوایین هەل بۆ گێڕانەوەی شکۆی لە دەستدراویان بزانن و ئامادەکاریش تا ئاستی ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ قەوارەی زایۆنی بکەن. نصر من الله وفتح قريب.